ئازان سڵاوتان لێبێت ئەمەی دەیبینن دیمەنی سەیرانگای هەنارەیە لە شاری هەولێر تاکوتەرە خانەوادە و خێزان هاتوون بۆ گەشت و سەیران بە هاوشێوەی تەواوی سەیرانگاکانی تری هەولێری پایتەخت چۆڵیەکی ئێکجار زۆری پێوە دیارە بەهۆی ئەوەی ئێمە لە 21مین ڕۆژی مانگی پیرۆزی ڕەمەزان داین و ئەم ڕۆژکە یەکەم ڕۆژی نەورۆز و سەرەتای وەرزی بەهار و نوێبوونەوەیە بەڵام هاوڵاتیانی هەرێمی کوردستان بەگشتی و هەولێری پایتەخت بە تایبەت ناهێنە سەیرانگاکان پێشبینی دەکرێت بۆ ئێوارە دوای عەسر و واتە نێوانی عەسر و مەغریب سەیرانگاکان زۆرێک لە قەرەباڵغیان پێوە دیار بێت بەڵام وەکو لە دیمەنەکە دەیبینن ئەمە سەیرانگای هەنارەیە لە شاری هەولێر چۆڵە تاکوتەرە چەند خانەوادە و خێزانێکی کەم هاتوون بۆ گەشت و سەیران بەڵامی تر کۆی شوێنەکانی تر چۆڵە بەراورد بە ساڵی ڕابردوو ساڵانی تر بەگشتی سەیرانگای هەنارە زۆر چۆڵە چونکە لە ساڵانی ڕابردوو هەنارە یەکێک بوو لەو شوێنە تایبەتانەی کە گەشتیارێکی ئێکجار زۆر ڕووی تێدەکرد تەنانەت شوێن نەبوو لە هیچ شوێنێک نەدەتوانی ئۆتۆمبیلەکەت بوەستێنی و ڕای بگریت.